سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سرود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بزانین بە پارالێل بە زانکۆڵاین بە ئێواران گشتی و پارێزگای لە چه ئاستێکایە. ئێمە لە درێژەی ڤیدیۆکانمانە سەبارەت بە زانکۆی گەرمیان کۆلێژێکی تازە بۆ ئێوەی خۆشەویست باس دەکەین کە ئەوێش کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقینە با بزانین بەشەکانی چەندن و کۆنمرەکانیان چۆنن. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاری ئەم ڤیدیۆیە و ئەو خشتەی لە پشتی ئێمەوەیە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقین بریتیە لە بەشی نیتوەرک واتە شەبەکات یاخود تۆڕەکان. لەقی زانستی وەرەگرێت 68.9 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 59.316 و گشتەکەی 63.036. بەشی تەکنەلۆژیای زانیاری واتە IT لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 62.344 و گشتێکی 66.378. پارالێلی پارێزگا 57.7 و گشتێکی 75.373. قوتابیان خوێنکارانی ئازیز ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری خانەقین لە زانکۆی گەرمیان بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندیتان بێ و بتوانن وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. خۆشەویستانم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی ڤیدیۆکانمان بێبەش مەکەن. ئاگاداریان بکەنەوە تاوەکو لە یوتیوب و هەروەها لە ئینستاگرام لەگەڵمان بن بۆ وەرگرتنی نوێترین داتا و زانیاریەکان. بە هیوای سەرکەوتنتان.